یەکەم ئاەت لە قورئانی پیرۆزە کە خوای تەعالا دای بەزاندە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەکەم ئاەت کە بە حیاتی لە هیچ بەرنامەیەکە لە هیچ دینێکی پێشوشە حتا پێش دەستکاریکردنیشی هیچ دینێک هیچ بەرنامەیەک لەسەر کوڕەی زەویە نەهاتووە یەکەم وشەی بە ئیقرا دەست پێ بکە، یەکەم وشە بڵێ بخوێنە زانیاری پەیاکە، یەکەم وشە اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. كاتي من أم آيات أخوانم والله شرمزار أبم زور جار أم قسم كردوا يعني سر أخم أخوار يا ربي خوايت تو أم سورة مباركات كرد يكم سورة وأموش مباركانات كرد بيكموش بو أمتي كأبي يستحى موسر زبيل علمي أو بهرمند بوايه بس بداخوا أجيناب أجر زانستو علم لمولاتها بوايه ولولاتاني تريشها بوايه يسا أبواء ما يابان بواين أبواء ما كوريا بواين أبواء ما ألمانيا بواين أبواء ما أمريكا بواين أما هي ما شایستەی دینێکی پاکە وەکو ئیسلام، چونکە ئەو علمە کە ئەوان طبعا بەشێک لە علمیان بردووە، ئەوان علم دوو بەشە، بەشی دنیایی و بەشی دینی. بەشی دنیایی پێشکەوتن لەلایەنی مادەوە پەیدا ئەکات، یعنی ئەوەی کە ئێستا لە ئەوروپا هەیە لە بواری تەکنەلۆجیا و پێشکەوتن لەو بوارە حەزاریەی کە هەیەنە، بەڵام ئەوانی گەورەترین بەشیان نوقسانەکە بەشی لایەنی ڕوحەکەیە، لایەنی ئەخلاقیەکەیە، لایەنی تەربەویەکەیە، ئەوان لەو لایەنەوە سقوتیان کردووە. بەڵام ئێمە هەندێک لەو لایەنەمان ماوە، هەندێک ئەویش هەندێک تەحەدا ئەکەم ئەڵێم هەندێک و دووپاتیش یەکەمەوە و سێپاتیش یەکەمەوە ئەڵێم کەمێک و هەندێکمان هەماوە لەمەکەش. بەڵام لەم علمەکەی تر هەر هیچمان نییە، هەر هیچمان نییە. ئێمە ناتوانین دەرزیەک دروست بکەین، ئێمە هیچ شتێکی خۆمان ئەمەی ئێستا لە بەردەمی منایە، من وتاری پێدەم هەر لە مایکەکانمەوە، هەر لە مۆبایلەکەەوە کە خوتبەکەم تیان نووسیوە، هەر لەو پەنکانەوە، هەر لەو سبلتەوە، هەر لە ئەوەی لەناو ئەم مزگەوتەیە، هیچی هی ئێمە نییە، هەمووی هی ئەو وڵاتانەتانێ کە مسلمان نین. وڵاتانی ئیسلام هیچ بەرهەمێکیان نییە لە بواری مادیە. سەبەبەکەش بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆ ئەوە ئەگەڕێتەوە کەوا ئێمە پشتمان لە دینی خوا کردووە. دینی خوا هەر ئەوە نییە بێی بۆ مزگەوت، خۆ خەڵکێکی زۆر دێ بۆ مزگەوت، بەس بڕۆ لە فەیسبووکەکانتانە ئەزانن کێ دینی خوای هەیە و کێ دینی نییە. کاتێ پۆستێک ئەکرێ ئەو کاتە ئەبینی لە 95 گەنجی ئێمە مسلمان نییە، بەس بەدەم مسلمانە، مسلمان نییە مەبەستمەوە نییە شایەتمانی نییە نوێژ ناکە، بەڵکو ئەخلاقی ئیسلامی تیان نییە، هەشۆراوەتەوە ئەسڵەن بەدەمە پیسەکانیان، بەدەسە پیسەکانیان. بڕۆ تەماشای تیکتوک بکە، بڕۆ تەماشای بەرنامەکانی تری ئەنتەرنێت بکە، دەکەوێت کە ئێمە چەندێ مسلمانین، هەر ئەخلاقی غەربیشمان نییە، هەر ئەوەی ئەوانش ئەخلاقمان نەماوە. بۆیە ئێمە ئەوامان بەسەر هاتووە کە ئێمڕۆ بەسەرمانە هاتووە. یەکەم ئاەت لە قورئانە ئیقرا بێ و ئومەتێکی نەخوێنەوار، یەکەم سورەت لە قورئانە تەئکید لەسەر علم بکاو، ئومەتێکی نەزان و جاهیل، ئومەتێک ستەم زاڵە لە هەموو بوارێکە بەداخەوە. خوای تەعالا سورەتێک لە قورئانی ناوە نون والقلم وما يسطرون، سوێنی پێخوا خوای تەعالا، بە قەڵەم سوێنەخوا خوای تەعالا، لەبەر گەورەیی، لەبەر مبارەکی، لەبەر عەزیمی قەڵەم، لەبەر ئەو پێشکەوتنەی کە قەڵەم بەدەستی ئەهێنێ، کوان ئەهلی قەڵەم. یعنی خوێنەواری مەبەستم، یعنی علم مەبەستم ئەوە نییە تۆ بزانی ناو خۆت بنووسی، ئەوە کەی خوێندەواریە. خوێنەواری ئەوەیە کە تۆ بتوانی مۆبایل دروستکەی، کە تۆ بتوانی ئەنتەرنێت هەبێ، بتوانی تەلەڤیزۆن دروستکەی، بتوانی قەمەر سناعی دروستکەی، بتوانی وڵات بگۆڕی بە کامل، بتوانی نێلی زوڵم بمێنێ، نێلی کەس حەقت بخوا، نێلی کەس معاشەکەت دوا بخا یەک ڕۆژ، یەک سانیە، یەک سەعات، نێلی. تو ئەگەر پیاوبی، ئەگەر مسلمانێکی ڕاستەقی نەبی،
ئەبێ مافی خۆت بە هیچ کەسێک نەدەی. ئەمە لە وڵاتی من نییە بەداخەوە هەموو خەڵکی پێویستیان بە علمە خۆشەویستەکانم حتا تەنانەت پێغەمبەرەکان. خوای تەعالا بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە سورەتی طه ئاەتی 114 بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم وقل ربي زدني علما پەروەردگار علمم زیادکە. یعنی خوا بە پێغەمبەر ئەفەرمێ یعنی پێغەمبەران و ئەفزەڵەکەیان محەممەد المستەفا خوا پێ ئەفەرمێت داوا بکە لە خوا علمت زیادکە. یعنی لەبەر گرنگی علم لەبەر مهمی علم بەبێ علم هیچ ناکرێ خۆشەویستەکانم بەبێ علم هیچ ناکرێ. وەکو علمیش وتمان دوو باڵێکی دنیایی و کە بریتیە لەم علمانەی کە هەیە کە ئێمە بەس تەنها کتابەکانیان ئەناسین فیزیا و کیمیا و هەندەسە و تەکنەلۆجیا و هەموو ئەو علمانەی کە هەموو دنیای وا پێشخست. ئێستا کابرایەک لەو پەڕی دنیا لەو ئەو پەڕی دنیا شتێک ئەکات لای تۆ لەناو مۆبایلەکەتە هەیە ئەتوانێ هەزارەها کیلۆمتر لەگەڵ تۆ قسە بکە سانیەیەک چرکەیەک فەرقی نییە. ئەمە علمە ئەمە علمی دنیاییە ئەمە پێشکەوتنە ئەمە علمە کە تۆ تەیارە دروست بکەی باخیرەی گەورە دروست بکەی. ئەمە علمە کە تۆ سیارەی ئاخر مۆدێلات ئەمانە علمن ئەمە علمە دنیایەکانن کە ئێمە هیچیمان نییە بەڕاستی. بەڵام لەو لاشەوە علمە دینیەکەش کە زۆر گرنگە وەکو باسمان کرد ئەگەر ئیسا ئەوروپا یان غەرب یان وڵاتە پێشکەوتەکان توانیانە ئەمە بەکاربێنن بەڵام ئێستا ملەتانی تری پێچەوسێننەوە. ئێستا سەر زەوی هەمووی بەدەستی ئەمریکاوە گیری کردووە. ئەمریکا دێ وەک شەترەنج ئەو خەڵکە ئەدا بەگشت یەکا بۆ ئەوەی ئەسلیحەکەی بخاتە قیمەتەوە. ئەو دێنێ و ئەدا لە ئەم دێنێ و ئەدا لە ئەو یاری بە ئێرانەکە یاری بە سووریا ئەکا یاری بە یەمەن ئەکا یاری بە سعودیە ئەکا یاری بە لیبیا ئەکا یاری بە ئەم دنیاە گشتی ئەکا و ئەمە علمە پێشکەوتۆکەی ئەمریکایە کە بۆتە نەکبەتی بۆ مرۆڤایەتی کە قومبەلە زەڕی دروست کرد هەموو مرۆڤایەتی لەناو بەرێ. ئەمە علمە چونکە ئەوە بەشی ئەم لایەتی بەشی ئەم لای نییە. یعنی ئەو دووباڵە نییە کە ئینسانی پێڕاتە ئاسمان و بەرز ئەبێتەوە کە بەو دووباڵە بە علم و بە دین علمی دنیایی و علمی دینی ئینسان ئەتوانێت بفڕێت لاسەنگ نەبێ وەکو تەیرێکی جوان بفڕێت. ئەوە مهمەی پێغەمبەرەکانە و ئاخریشان محەممەد صلی الله عليه وسلم. مهمەی من و تۆیە کە على ئەساس شوێن پێغەمبەر کەوتوین على ئەساس. ئەگەر تا ئێسەش شوێنی نەکەوتوین ئەبێ شوێنی بکەوین و ئەمە ڕێگا ڕاستەکەیە. ڕێگا ڕاستەکە ئەوەیە کە پەیامی ئەو پێغەمبەرە لەدەست نەدەین و بتوانین جێبەجێ بکەین لە ژیانی خۆمانە.